هەرگیز چاکەکان و خراپەکان وەکو یەک نین. ادفع بالتي هي أحسن. ئەو کاتێکەوە خراپەیەک یەخەی پێگرتی کەسێک بوو بە نایارت تۆش خراپەی بەرامبەر بکەیەوە ئەکرێ ئاگر بەنزینی پێداکەی بە دڵنیاییەوە نەخێر. ادفع بالتي هي أحسن. بە جوانترین شێوە بە جوانترین شێواز تۆی موسڵمان پاڵ بەو خراپەیەوە بنێ. خراپەکە ئیدفع واکو ئەوەیە شتێک بەرەو ڕوود بێ بەرەو ڕوود بێ یەخەت پێدەگرێ بەڵایەکە ناڕەحەتیەکە کەسێکی زیانمەند و خراپەکارە. پەروەردگار دەفەرمێت تۆ ڕوبەڕووی مەبەوە بە هەمان شێوازی خراپ و هەمان ئوسلوب، بەڵکو تۆ ئەم بەڵایە لە خۆڵ دوورخەوە پاڵی پێوەنێ، بەڵام بەچی بە چاک نە بە چاکتر. بزانە چاکترین شتێک کە دڵی ئەو بەرامبەرە ڕازیکە و وازت لێبێنێ و شەڕت لێلادا و ببێتە دۆستت، نایارێک لە جیاتی ببێتە نایارێکی گەورەتر، ببێتە دۆستێکی ڕاستەقینەت بە ئەحسەن بە باشترین شێواز لە خۆتی دوور بخەوە. خەڵکانێک هەیە بە سڵاو لێکردنێک کابرا تۆی خۆش ناوێ، هەست دەکەی بەرامبەرتەوە دەوەستێتەوە نەیارتە، تۆ دەست پێشکەری بەوە بکە یەکەم جار کە تووشی بووی باڕوویەکی خۆشەوە سڵاوێکی پڕ بەدڵی لێ بکە. وڵێ سەلام عەلەیکوم، سڵاوی خوای پەروەردگار لێبێ برای بەڕێزم، خوشکی بەڕێزم. ئەتر تەماشاک کەسەکە دڵ وەڵڵای فڵان کەس لە من باشتر بوو، من ڕووم لێ گەرش کرد بە تەما بووم بە تەنیشتیا تێپەڕم و هەر سەلامی لێ نەکەم کەچی ئەو گەورەتر بوو سەلامی لە من کرد. هەیە بە سەلامکردنەکەش دڵی بڕوا نادا، هێشتا ڕقی لێت دەبێتەوە، هەدیەیەکی بۆ بکڕە. هەدیەکان مرۆڤەکان خۆشەویست دەکەن. ئەو چاوەڕێی ئەوەی دەکرد ڕقی خۆی بەسەر تۆ بڕێژێ. ئێستا لە کتوپڕێکا دەبینێت تۆ بە هەدیەیەکی جوان بەسەرت کردوێتەوە، دڵەکەی پاک دەبێتەوە. هیوا هەیە بەوە نایارەکە دەبێتە یار و دۆست کاتێک کە لە شوێنەکان بەیەکەوە دەیەوێت سەرکەوێت تۆ قاپی سارەکەی بۆ بکەوە، ئەو پەڕی احترام لێگرتنە، قاپی سارەکەی لە بکەوە فەرموو قوربان جەنابەت سەرکەوە، قاپیەکەی بۆ پێوە بدەوە. دەچێت کۆڕێکەوە سەیرێکی شوێنەکان هەمووی پڕن. کەسێک کە هەست دەکەی نەیارتە لەناو ئەو هەموو خەڵکەیە سەیرەکە حەز دەکا خۆی بە شتێک دەزانێت لە ڕیزی پێشەوە دانیشە، کورسیەکانیش هەمووی گیراون، تۆ هەستە شوێنەکەی خۆتی بۆ چۆڵکە وڵە فەرموو جەنابەت لە شوێنی من دانیشە. ئەزانی لەو کاتەدا دڵەکەی چۆن پاک دەبێتەوە؟ واتە دڵی هەر کەسێک شێوازێکی تایبەتی خۆی هەیە، بە ئەحسەن بە باشترین شێوازێک کە دڵ و دەرونی ئەو مرۆڤە بەرامبەرت پاک دەکاتەوە، تۆ هەوڵ بدە ئەو نایارە بکە بەدۆست. ئەم ئاەتە پڕڕەحمەتە، خوێندنەوەی ئاسانە وەکو عەرزم کردن، لەبەرکردنی ئاسانە، بەڵام بەخوا مەرد و جوامێری دەوێ بیکا بە کردار لە ژیانی ڕۆژانەیدا.